ئێستا خەڵک هەیەڵێ من بە شەجەرەکەی خۆمە ئەڕۆمەوە سەرنەوەکانی پێغەمبەر و ئەوانە لێم تێگەی خۆ ئەڵێم چی من زۆر لێی شارەزانیم. ئێستا من برادرم هەیە بۆ نمونە ئەڵێ ئەگەر من گوناحێ بکەم بۆ نمونە ئەگەر تۆ گوناحێ بکەی یعنی من گوناحەکە بکەم بە دوان حسابە بەس ئەگەر ئەو بیکە بە یەک بۆی حسابە ئەڵێ فەزڵی من زیاترە بەسەر ئێوەیە. نازام هەنێ ئاەت و سەحیح و شتێنە ئەیوت ئەمانە ئاوایە و من زۆر نەمەزانم من زۆر لەو شتانەیان شارەزام نەبوو. زۆر باشە بڵێ خوای گەورە لە قورئانە فەرمێ وەیەومە ينفخ في الصور فلا أنساب بينهم يومئذ ولا يتساءلون کاتێک کە قیامەت هەستا ئیتر حەسەب و نەسەب نامێنێت. کەسێ بڵێ من کچی پێغەمبەرم، کەسێ بڵێ من کوڕی پێغەمبەرم، کەسێ بڵێ من سەید و نەوەی پێغەمبەرم، من زیاتر بەش وەرەگرم، من ئەچم بۆ بەهەشت و خەڵکیش ئەچێ بۆ جەهەنەم. نەخێر قوربانگیان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی فاتیمە کردەوە بکە بۆ قیامەتی خۆت فإني لا أغني عنك من الله شيئا لە ڕۆژی قیامەتا من هیچ سوودێ بە تۆ ناگەێنم، من فریای تۆ ناکەوم ئەگەر خۆت فریای خۆت نەکەویت. بۆیە حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا. ئەم شانە سەید و شێخ و مەلا و ئەمانە بۆ دنیا خۆشە، ئاوا بانگت کەن سەید گیان مامە شێخ ئەمە لە دنیاە خۆشە، بەڵام لە دوای مردن ئەم نەیاشیل و لەقەبانە هەڵەگیرێت، قیمەتی نامێنێت، هیچ قیمەتێکی نامێنێت. ئەگەر عەمەلت نەبێت کوڕی پێغەمبەر بیت کچی پێغەمبەر بیت هیچ ئیسفادەیەکت پێ ناگەێنێ ئەو پێغەمبەرە. کەواتە کردەوە ئەگەر هەر گوناحێ بیکەیت تۆ سەید بی یا سەید نەبیت باشە عەبد بی یا حوڕ بیت خوای گەورە ئەفەرمێت من عمل سيئة یەک کردەوەیە بکەیت کردەوەکەت خراپ بێت یەک شەڕت بۆ نووسێت یەک خراپەت بۆ نووسێت، بەڵام ئەگەر کردەوەیکی چاکە بکەیت هەر کەسێ بیکە سەحابە بیکە یا تۆ بیکەیت دە چاکەت بۆ نووسێت. یعنی هیچ جیاوازیەک نییە لەو بینە، هیچ جیاوازیەک نییە برا جوانەکەم. هیچ ئەیوت بۆ نمونە خوا ئێمە زیاتر ئەپارێزێت لە کردەوەی خراپە. استغفر الله قوربانگیان. ئەوە یەهودیەکانش وایان وت وقالت اليهود والنصارى نحن أبناء الله وأحباؤه. ئەنوت ئێمە کوڕی خوین و خۆشەویستی خوین، بۆیە ئێمەش پارێزراوین نحن شعب الله المختار. ئەنوت ئێمە ئەو گەلەین کە خوای گەورەی ئێمەی هەڵبژاردۆ بەسەر هەموو گەلانی جیهانە. بۆیە سەید بیت، شێخ بیت، مەلا بیت، فەقیر بی، دەوڵەمەند بی، مناڵ بی، زەلام بی، بەخوا قوربانگیان کردەوەت نەبێت لە قیامەتا ماڵە وێرانە. کردەوەشت هەبێ قوربان کرێکاری بەلەدێ بیت تۆ مرتبەیەکی زۆر زۆر بەرزە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی رب أشعث أغبر مدفوع بالأبواب لو أقسم على الله لأبره. خەڵکێکەیە دەرگاوانی خەڵکێکەیە لە بەردەم قاپی خەڵکا خەریکی خزمەتکاریە، خەریکی جادەپاکردنەوەیە، خەریکی کرێکاریە، گیانێکی بێ چۆن بڵێ تەپ و تۆزاوی جلێکی بێمارکە، بەڵام هێندە بەڕێزە لای خوای گەورە. ئەگەر سوێن لە خوا بخوا بڵێ خوایە ئەبێ فڵانەشتم بۆ بکەی، خوای گەورە دڵی ئەم عەبدەی ناشکێنێ و شتەکەی بۆ کات، سوێنەکەی ناکەوێنێت. کەواتە پەیوەندی نییە بە خانەدانیەوە، پەیوەندی نییە بەوەی کەوا من نەوەی سەحابەم یا نەوەی پێغەمبەرم صلی الله عليه وسلم یا من شێخم یا سەیدم یا کوڕە مەلام ئیتر تەواو من ڕزگارمە بێنە.